کاکدریس ئەحمەدی لێکۆڵەری میوان لە زانکۆی جۆرجتاون زۆر سوپاس دەکەین کە بوویتە میوانی دەنگی ئەمریکا ئەمڕۆ. زۆر سوپاس کاک دەخین. کاکدریس ئۆپسیۆنی ئێران بڕیاری داوە کە خۆنیشاندان نەکرێن لە بیرەوەری یەکەم ساڵیادی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئێران. دوبڕی هۆیەکان چی بوون بەدوای ئەوە؟ ئەم پێم وا بێتوانێت سێ هۆی هەبێ. یەکێکیانەوەیە کە سەرکردەکانی بزوتنەوەی سەبز بەو نەتیجە گەیشتە بێتن کە ئەم بزوتنەوەی لە ڕاستیدا نەمردووە، بەڵام بتوانین بڵین کە لاواز بووەوە خەڵک وەکو بە پێچەوانی ساڵی پێشوونێنە سەر شەقامەکان وە خۆ پێشاندان بکەن. فاکتەری دووەم توانێەوە بێ کە ڕێککەوتنێک لە نێوان سەرانی بزوتنەوەی سەبز و ڕژیمی کۆماری ئیسلامی داکرابێ. یەکێکی دیکەش توانێت ئەوە بێ کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم جارە زۆر بە جددی هەڕەشەی لێکردوون و ڕنگ بێ هەست بەوە بکەن کە گیانی خۆیان لە مەترسیدایە بۆیە کە لە دوانێکیەوە. جناب دەڵێی بزوتنەوەی سەوز لاواز بووە، یعنی وشەیەکی دروستە کە لاواز وە یان سەر نەکەوتووە؟ من پێم وایە ئەوەی کە سەر نەکەوتو شتێکی زۆر وازحە و هەروەها لاوازیش بووە، چونکە چاوەڕوانی دەکرا کە لە سەروبەندی نەورۆزدا خۆپێشاندان بکەن و هەروەها چاوەڕوانی دەکرا کە لە ساڵیادی هەڵبژاردننی ساڵی پێشوودا خۆپێشاندان بکرێت، بەڵام وەک بینیمان ئێستا تەنانەت سەرانی سەبزش بۆ خۆیان داوایان کردووە کە خۆپێشاندان نەکرێت. بۆ سەر نەکەوتووە؟ من پێم وابێت دوو دلیلی هەیە. یەکێکیانەوەیە کە بزوتنەوەی سەبز بۆ خۆی هەم لە ئاستی ڕێبەریدا ڕێبەریەکی ناڕوونی هەیە، هەم لە ئاستی ئامانجەکانیدا ناڕوونیەکی زۆر بەخۆیەوە دەبینێت و هەروەها نەیتوانی بە پێچەوانەی بزوتنەوەی وڵاتانی دیکە کە بە شێوەیەکی بەردەوامی و بە شێوەیەکی بەرفراوان بتوانێت هێزی خۆی لە ئاستی واقعدا لە بڵێن نیشانۆی سیاسی و ئێران نیشان بدا. دلیلێکی دیکە کە پێم وابێ زۆر مهمەوەیە کە سوپای پاسداران دەرسی لە شۆڕشی ئێران وەرگرتووە و هێزی داپلۆسەنێری زۆر کاریگەر وەکو سوپای پاسداران و بەسیجی هەیە و توانی بە شێوەیەکی دەست پێشخەرانە پێش بەوە بگرێکان بزوتنەوە پەرە بستێنێ و بەردەوام بێت لە چالاکیەکانی. ینی سەرکەوتنێکە بۆ سەرانی کۆماری ئیسلامی کە ئۆپسیۆن اعتراف بەوە بکەون و ئەمجار نەکەوتە ناو شەقامەکان کە بڕیار بوو ماوەیەکی زۆر درێژە هەوڵیان بۆ دابوو یان کاریان بۆ دەکرد بۆ ئەوەی خۆنیشاندانی گەورە لە ئێران بکرێت. هیچ گومانی تێدا نییە کەمە سەرکەوتنێکە بۆ کۆماری ئیسلامی، چونکە هەدەفی ئەوان دروستەوە بوو کە جەنابتان ئاماژەتان پێدا کە پێش بۆەوە بگرین کە ئەم بزوتنەوەی پەرە بستێنێ و هەروەها سەرکەوتنێکیشە بۆ کۆماری ئیسلامی لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە، چونکە لە کۆمەلگای نێودەوڵەتیدا زۆر کەس هەبوون کە خۆشببین بن بۆی کەم بزوتنەوەی بتوانێت پەرە بستێنێەوە لەدا درێژخایەندا سەر بکەوێت بۆی کە بتوانێت ڕژیم لە ئێران بگۆڕێ، بەڵام پێم وا بێدی لەمە بەدووە لە کۆمەلگای نێودەوڵەتیشدا بە شێوەیەکی زۆر گوماناوی دەڕوان ئەم بزوتنەوەیە. کورد قەت ڕۆڵی نەبوو لەو بزوتنەوەدا بۆ؟ پێم وایە کە ڕۆڵیان هەبوو، بەڵام بەو ڕادە نەبوو کە پێویست بووم. پێم وابێت دەلیلەکە شێگەڕێتەوە سەرەوەی کە خەڵکی کوردستان و ئەحزابە کوردیەکان تەجروبەی شۆڕش 1970 هەیە، حاضر نین کە پشتیوانی لە شتێک بکەن کە ناڕوونە، یعنی ئامانجەکانی ناڕوونە و لەوەش مهمتر حرەکەتێک کە بە هیچ شێوەیەک دان بە مافەکانی گەلی کورددا نانێت و هیچ بە شێوەیەکی کۆنکرێت نیشانی نەدا کە حاضرە کە وەڵام دەرەوەی ویست و داخوازیەکانی گەلی کورد بێ. بەشداری بوونیان یان بەشداری نەبوونیان کورد مەبەستمە لەسەر ئاستی جەماوەری بوو یان لەسەر ئاستی حزبەکان و ینی حزبە سیاسیەکان بوو؟ خۆی لە ڕاستیدا بەشداریکردن بۆ خۆی باس هەڵەگرێت کە چۆنی تاریف بکەین، بەڵام هەندێک حزب هەبوونەوەی کە لە حزبە ئەسلیەکان جودا ببوونەوە پشتیوانی لە بۆ نمونە مەهدی کەڕوبیان کرد. ئەگەرەوە بە بەشداریکردن تاریفکەینەوە توانین بڵین کە لانیکەم هەندێک لە لایەنە سیاسیەکان بەشداریان کرد. هەروەها لە تاران کە خۆپێشاندان کرا چەند دانە خوێندکاری کورد تێدا بەشدار بوون، بەڵام دیسانەوە بێ بڵێن کە ئەم بەشداریکردنە بەشداریکردنیەکی زۆر بچووک بوو، چونکە ئەساسی ترین پێم وابێ معیار بۆی کەمە بڵێن خەڵکی کوردستان تێدا بەشدار بوون یان نا ئەوەیە کە ئایا لە کوردستان هاوکات خۆپێشاندان کرا یان نەکرا بێگومان. کاکدریس ئەحمەدی لێکۆڵەری میوان لە زانکۆی جۆرج واشنتن زۆر سوپاس دەکەین. گەلێک سپاس بۆیەوە. سپاس.